کەتە لایڤ و تیکتۆک و بازاری ئەو شتە ئۆرجینال نییە. کەلوپەلەکان سینیە بە ئەوروپی دەفرۆشرێت لەو بینەی 100,000-200,000 دەستە سەری. شەوانە لە ڕێگەی لایڤەکانی سوۆشیال میدیاوە و بە دیاریکراوی لە ڕێگەی لایڤی تیکتۆک و بەدەیها بابەت ساغ دەکرێتەوە. من ئێستا لە لای کەسێکم کە لە ڕێگەی ئەو لایڤانەوە کەلوپەل دەفرۆشێت، بەڵام کۆمەڵێک ئامۆژگاری و ڕێنمایی هەیە بۆ هاوڵاتیان کە تاوەکو زەرەر نەکەن و قۆڵیان نەبردرێ. بابەتمە لای کاک محمود سڵاوت لێبێ باسی ئەوم بۆ بکە هاوڵاتیان ینی دەتەوێت هۆشیاریان بکەوە چۆن نییە. سڵاوت لێبێ پێشەکی سڵاو لە کەناڵەکەتان ڕێز و سڵامان بۆ تێوە خێربێن سەرچاومان. پێشەکی ئەو لایڤی شەوانە کە دەکرێتەوە ئەمەزۆنە بابەتی ماوادی سینیە، ماوادی دڕێل و کۆسەر ئەو شتانێ، ماوادی بیناسازی. ئەمەستا ئیش لە ماوادی بیناسازی دەکەین. بەڕاستی قۆڕەکاریەکی زۆر لە بازاریدا هەیە کاک ئەحمەد. یعنی ئەو ماوادە ئێستا کە ئەمە هیتمان پەیجی دی یان شخصی دی هەیە، حەز ناکەم ناو بدەم، بەڕاستی بە ئەوروپی دەیفرۆشی، بە ئیتاڵی دەیفرۆشی، بە ڤێتنامی دەیفرۆشی. کاکە گیان ئیشەکەی بکە وەچ خۆی ئیشەکەی بکە. ینی مەبەست ئەوەیە کەلوپەلەکان سینیە بە ئەوروپی دەفرۆشرێت. کەلوپەلەکان سینیە بە ئەوروپی دەفرۆشرێت لەو بینەی 100,000-200,000 دەستە سەری. نمونەکەم هەیە عەفوەن دڕێ لە چی ئەو هالا ئەوە سینیە تەقلیدا کامیرە دەبینیەوە نییە سینیە تەقلیدا ئەگەر ئەتوو مارکەی پارکسایت ئەڵمانی ئەسلی ئۆرجینال بکڕی دڕێ لە چی ئەوها بەبێ پاتریان بەس پاتریەکەی بە 6,000 باشە ئەوە بە 20,000 هەردەستی ئەوەی لەزگەی لێدرایە تەقلیدی پارکسایدیە هەردەستی بە 100,000 دەیفرۆشی. گوناحە ئەمە دەمانەوێت پامی من لێرە چیە دەمەوێت خەڵکە و شار بیتەوە. ئەمە لایڤمێ بەڕاستی دەتانم ئێستا ئەگەر لۆ من ڕۆژانە 20 کەس ئەشیام لێ بکڕی لەو ئۆنلاینەی دەتانم وی لێ بکەم ئەگەر بە ئەوروپی بیفرۆشم ڕۆژانە 100 کەس ئەشیام لێ بکریتن. بەڵام ئێستا کە بە سینی دەیفرۆشم خەڵکەکەش حەزی لەو بەزمەیە ناوێ قەنەعات بەخۆی بینی کە شتەکەی بکڕی، ناوێ قەنەعات بەخۆی بینی کە شتە ئەسلیەکە گرانە ئۆرجینالەکە گرانە. قەنەعات بەخۆی دێنی دەچی سینیەکەی دەکریتن دڵی خۆی دەداتەوە بە ئەوروپیەکە دەیکڕیتن. ئەو کەلوپەلانی کە تۆ باست کرد ئەی جاروێ دەبنەوە ماڵەوە بەڵام کار ناکات و ینی بچی بڵێ پارەکان ڕاستە خۆ ئەوە دەڕواتن ئەسڵەن جوابی ناداتەوە ساحب پیج ئەسڵەن جوابی ناداتەوە کابرا بەخۆی لەوانەیە و درێ لە سینیەی دایتێ 25,000 لە قازانج کردی ئامادە نیە لە بۆی بگۆڕی چی ئامادەی لە بۆی بگۆڕی ئەو تیجارەت و لەکنی دەینی زەمان ناداتێ. یعنی بەڕاستی خەڵکەکە وشیار نیە لەو مۆزوعی. ینی دەتانەوێت خەڵکی هۆشیارکردن کە بەبێ زەمان شت نەکڕن. ئەمن شخصی دەمەوێت خەڵکی هۆشیارکەمەوە دەمەوێت خەڵکی هۆشیارکەمەوە لەسەر ئەو شتێکا کە ئەوروپی بوو گرانە. حەزت لێە لە بەعزت جێ شەریکەی خۆی هەیە لە ناو هەولێرە لە سلێمانی لە دۆچێت جێی خۆی بڕۆ بکڕە گرانە. بەڵام کەتە لایڤ و تیکتۆک و بازاری ئەو شتە ئۆرجینال نییە. کاک ئەحمەد ئەو ئەشیای ئەمەزۆنەی کە دێتن شەوانە لایڤی لەسەر دەکرێتەوە لەبەرچە ئەمەزۆنەوە تێرە ئۆرجینال نییە. عنی کابراوە دەزانی ئەگەر ئەمەزۆن بوو لایڤی ئەمەزۆنی بوو دڕێ لە ناو بالێتی دەرچوو ناو لایڤی دەرچوو ئەو ئۆرجینالە. ئەسڵەن لەوێن دەرێکا لە ئەڵمانیا لە ئیتالیا لە هەر شارەچی ئەو ئەمەزۆنە دێتن لە جێی خۆی لۆ بوویتە ئەمەزۆن گەڕایتە ئێرە کاک ئەحمەد لەوێن دەرێ عینەن فێڵ لە خەڵکەکەی کرایە. کابرا هەستای بە ئۆرجینال فرۆشتیتی ئەو بابەتە گەڕایتەوە کە دەگەڕێتەوە ناستەوە مارکێتینگی خۆی ناستەوە جێ خۆی دێتەوە لە بۆ جێکایندی لۆ نمونە بە ئەمەزۆن لە بۆمە دێتن عینە نەفسی شت سینیە بەڵام ئەوە لە بۆ وێندرە دروستکرایە ئەو لە بۆ ئێرە دروست دەکرێت. هەنی ئەو ئەمەزۆنەی کە دێت ئێرەش هەر ئەسلەکە نییە هەر ئەسلەکە نییە. ئەسلەکە ئامادە نییە بێتە ناو ئەمەزۆنی یەک پارچە بە 200-300 دلاری بی ئامادە نییە بێتە ناو ئەمەزۆنی چێ دەیکە ئەمن تو دەیکەین ئەمن ئامادە نیمە درێ لە چ بینمە پێش لای بە 250 دلاری بیفرۆشم. زۆر کەس پەیدا بووە لە وەزعەکەیان قۆڕک کردی بازارەکەیان قۆڕک کردی ئیسفادەی زۆر لە خەڵکی وەردەگرن فێڵ لە خەڵکی دەکەن پامیمە ئەوەیە خەڵک هۆشیار بیتەوە شتەی نەکاتن بەڕاستی.